ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر حەیدەر ئەسفور باس دەکەم کە بەڕێزیان شرۆڤەکاری ئابوورین لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان. دکتۆر حەیدەر سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. دکتۆر لە ئەگەری زیاتر دابەزینی نرخی نەوت لە عێراقدا قەیرانەکەی عێراق بەکوێ دەگات؟ دەستپێکدا سڵاو بۆ ئێوە و بینەرانتان. عێراق پێویستی بە زیاتر لە چاکسازی ئابووری ڕیشەیی هەیە لە چوارچێوەی تۆکمەکردن و هاندانی کەشەپێدانی بەردەوام و ڕایەکەمکردنەوەی پشتبەستن بە نەوت و کاراکردنی کەرتەکانی دیکە وەکو پیشەسازی، کەشت و گوزار و کشت و کاڵ. ئێستا ئەگەری مەزن هەیە بۆ دابەزینی نرخی نەوت، تایبەتیش لە ماوەیە بە هەندێ ئاماژە هەن بۆ بەهۆی جەنجی ئۆروسا و ئوکرانیا کە دەکرێت کاریگەری لەسەر نرخی نەوت هەبێت. تایبەت ڕووسیا 10 ملیۆن بەرمیل ڕۆژ هەناردە دەکات، ئەمەش کاریگەری لەسەر بازاڕی نەوت دەبێت. هۆشداری لە بەنکی نێودەوڵەتی هەیە، مەزنن زۆر ڕژدنە هۆشداریانە لەسەرەوەی عێراق ڕێگە چارەی دیکە بگرێتە بەر بۆ ئەوەی چاکسازی دیکەش پێڕەو بکات لەلایەنی ئابووریەوە بۆ گرتنەبەری سیاسەتی ئابووری ڕاست و دروست تا بتوانێت گۆڕانکاری لە ڕێگەی ئەو چاکسازانە پەیکەری ئابووری وڵاتەکە بگۆڕێت. ئەمانە هۆشداری ڕژد و مەزنن، پێویستە لە بەرچاو بگیرێن بە گرنگیەوە لیان بڕوانرێت سیاسەتی نەختینەیی و دارایی عێراق بە گرنگیەوە پێداچوونە پێدا بکرێت، تەنیا بریتی نەبێت لە دابینکردنی موچە بە 50 تریلیۆن دینار کە ساڵانە بە موچە دەچێت کە 83 میلیارد دیناری عێراقی دەکات. ئەمە ڕێژەیەکی یەکجار مەزنە. باشە وێڕایەوەش دکتۆر حەیدەر، عێراق چەندین ساڵە لەلایەن کەسانی شرۆڤەکاری وەکو ئێوە، پسپۆڕان، بانکە جیهانیەکان هەمویان هۆشداری پێ ئەدەن کە داهاتەکەت با تەنها نەوت نەبێت و ئەشبینین کە پێشبینیەکان لەلایەن بانکە نێودەوڵەتیەکانەوە وەک بە پیک و بوونەوەکانی ئۆپێک پڵاسیش هەمووی بە ئاراستی ئەوەیە کە نرخی نەوت دابەزێت. کەواتە کاریگەریەکەی لەسەر عێراق چییە بێت؟ بڵێ کێشەی عێراق کە پشت بە تەواوەتی بەنەوت دەبەستێت کێشە سەرچێکەیە، کێشە مەزنەکەیە. پێشبینی دەکەین کێشەی دووچار ببێتەوە، عێراق پێویست بوو چارەسەریان بکات. بەردەوام خواست داواکاری هەیە، بانگەوازەیە بۆ ئەوەی ئابووری عێراق فرەچەشن بکرێ، بەڵام لەسەر زەوی بە شێوەیەکی دیکە شتێکی دیکە دەبیندرێت. هەندێ ئەگەر هەیە کە کێشەی بەنکی کەتیان بنکە عێراقیەکانەوە لە ماوەیەکی کەم وێڕایەوەش زۆر هەڵبەز و دابەزی زۆر دووچاری دراوی عێراقی ببێتەوە، واتە سەردەمی ئێستا لەگەڵ دوای تەموو زۆر جیاواز دەبێت تا دەگاتە کۆتایی ساڵێکی دارایی سەخت دەبێت بۆ عێراق بەپێی چەندین ڕیپۆرت کە بەنکی نێودەوڵەتی خستوێتە ڕوو وێڕایی ناوەندەکانی دیکە ئاستەنگ و ئاڵنگاری مەزن لە بەردەم عێراقدان. ئەمانەش دوو بەشن، بەشی یەکەمیان بارستایی ئەو موچەیە کە عێراق دەیدات، بەشی دومیشیان پەیوەندیدارە بە بەفیڕۆدانی وزە کە ئەمە بە 55% باشە. کەواتە دکتۆر حەیدەر، عێراق لەم کاتەدا لەگەڵ ئەم زیانانەی کەلی ئەکەوێت و لەم قەیرانەی کەتی کەوتووە جارێکی دیکە دەسەباتەوە بۆ نرخی فەرمی دۆلار بەرامبەر بە دینار پێ دوایە ئەو ڕێگەی ئاگرێتە بەر؟
بەڵێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە پێویستە پەنا ببرێتە بەر گۆڕانکاری دراوە ئەمە پێویستە لەو قۆناغا ئێمە 83 میلیارد دینار کورتێنان لە تێچۆکان هەیە بەتابەت لە کەرتی گشتی بۆ موچە دەچێت ئەو بڕە وەڕاوەش بەنکی نێودەوڵەتی باسی لەوە کردووە کە پێویستە کەم بکرێتەوە واتە کەمکردنەوەی ئەمە لە تەک سیاسەتی دیکەی ئابووری جیاواز دەکرێت هاریکار بێت ڕەنگە لەو ڕێگەیەوە بتوانرێت بەهای دراوەکە کەمتر بکرێتەوە لە هەمان کات بارستای موچەکەش کەم دەبێتەوە تا ڕادێک کێشەکە چارەسەر دەبێت بەڵام بە درێژە پێدانی ئەو سیاسەتی ئێستا کە هەیە سەرکەوتوو نەبووە بانکی ناوەندیش لەو نێوانە بەتابەت لە دوایین سیاسەتی خۆی کە بەرجەستەی کردووە لە گۆڕانکاری نرخی دراوەکان دەکرێت بە زیانی بە بڕی 6 تریلیۆن لێ بدات کەواتە دەبێت ئەو خواستەوە بازنەی چاوەڕوانی فراوانتر بکاتەوە لە هەمان کاتیش زۆر جار هەڵبەت و دابەزی نرخەکان نرخی دراوەکان لە دەرەوەی جڵەوی خۆی دەخوێتی لە دەرەوەیە لایەنێکی دیکەشی ئەوەیە کە 85 تریلیۆن دیناریش دەبینیت لە پارەی نەختینەیی کە دەکرێت ئەمە بزاوتی پێ بکرێت و لە بازاڕەکاندا واتە جڵەو نەکراوە دەکرێت کێشەیەشی قەیرانێکی مەزنی ئابووری لێ بکەوێتەوە لە بازار ئەمەش بە شێوازی نا ئاسایی ماوەڵان پێوە دەکرێت بەهۆی فشارە سیاسی و دۆخی سیاسی و باردۆخی گشتی دەکرێت لە ناکاو لە جڵەو دەربچێت. بەڕێز دکتۆر حەیدەر ئەسفۆر شرۆڤەکاری ئابووری لە بەختاوە ڕاستەخۆ لەگەڵمان بۆی سوپاس بۆ بەڕێستان.